ئەمڕۆ ڕۆژی بەگژداچوونەوەی مادە هۆشبەرەکانە. ئێمە ناساندن بۆ مادە هۆشبەرەکان ناکەین، ئەوەندەی ئامانجمان و مەبەستمان ئەوەیە کە هوشیاری بەتاک بین تایبەت بە مادە هۆشبەرەکان، بە دایک و باوکان بە تایبەتی کە ئاگاداری ڕۆڵەکانیان من ئاگاداری هەرزەکاران و گەنجان هەرزەکاران بن، چکۆڕ چکت هیچ جیاوازێکی نییە و بە تایبەتر تایبەتە بە لاوان کە بەداخەوە ڕێژەیەکی زۆری لاوان گیرۆدەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بوون و ئاگادار نین و درک بە زیانەکانی مادە هۆشبەرەکان ناکەن. بۆی ئەم تەوەرەی پرۆگرامەکەمان تایبەتە بە هەموو ئەو کەسانەی کە گیرۆدەی مادە هۆشبەرەکان بوون و ئەیانەوێت زانیاریەکان هەبێت سەبارەت بە زیانەکانی مادە هۆشبەرەکان و بۆی تێوە نەگلێن. ئەگەر لە هەر ڕێگایەکەوە بێت هەر کەسێک بێوێتیان بگلێنێت ئەمان تێوە نەگلێن و خۆیان بپارێزن. گفتوگوی تەوەرەکەکەین بە میوانداری زۆر بەڕێز ئەنوەر عەرەب ئەمین، ڕاهێنەری بەگژداچوونەوەی مادە هۆشبەرەکان. کاگەنەوەر فەرموو. کاگەنەوەر بەخێربی، سڵاوت لێبێ، بەیانی باش، بەخێر بێ، فەرموو. کاگەنەوەر ئەم ڕۆژە بۆچی دیاری کراوە؟ ڕۆژێک دیاری کراوە لە تەواوی دنیاە کار لەسەر ئەوە کرێت بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان. پێشێکی سپاس بۆ میوانداریەکەی جەنابتان، سپاس بۆ ئەو بەرنامە و تەوەرێشی کە هەڵتان بشاردەوە. طبعاً مادە هۆشبەرەکان بابەتێکی هەستیارە، بابەتێکی گرنگە لە تەواوی کۆمەلگای مرۆڤایەتیەوە، بەداخەوە عنی لە کۆمەلگای کوردی ئێمەشا وردە ئەو بابەتە بەرەو تەشەرەسەندنەڕوا و کاریگەریەکانی خێراتر و خێراتر لە ڕووی نەرێنیەوە دەرەکەوێت. طبعاً سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت لە ڕووی دەرکردن بە گرنگی و هەستیاری ئەم بابەتە، لیژنەی مادە هۆشبەرەکان لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکانەوە، ئەنجومەنی بڵێن کۆمەڵایەتی و ئابوووریەوە لە ساڵی 1946 دامەزراوە و دواتر ئەنجومەنەکە بۆ ئەوەی کە هاوکار بێ بۆ جێبەجێکردنی باشتری ئەو پەیماننام و ئەو ڕێکەوتنێ دەوڵەتیانی سەبارەت بە مادەی هۆشبەر لە جیهانە هەیە. لە حوتی کانونی یەکەمی 1970 بڕیاریدا کە 26 هەموو مانگێکی 6 وەک ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و پێدانی هۆشیاری کارکردن لەسەر بەگژاچوونەوەی مادە هۆشبەرەکان دیاری بکە، لە تاکەوە بگرە هەتاوەکو هەموو جۆرە دامەزراوەکانی ناو پێگاتەی کۆمەلگاکان لە تێکڕای وڵاتانی جیهانە. زۆر باشە، لەگەڵەوەی کە ئەم ڕۆژەی بۆ دانراوە لەبەرەوەی کە پرسێکی گرنگە، بەڵام لەم ڕۆژەدا وەکەوەی کە ئەزانین هەموو جیهان بەدەرنیە لەوەی کە گەنجەکانمان یاخود هاوڵاتیان تووشی بەکارهێنانی مادە هۆشبەرەکانە بن. بەڵام لە هەرێمی کوردستان لەم ڕۆژەدا هیچ کار و چالاکێکی تایبەت بە هۆشیارکردنەوە بەڕێوە ئەچێت؟ ئەوەندەی ئاگدار بم لە میدیاکانەوە تا ئێستا شتێکی ئەوتۆ ئەوەی بوترێ کار و چالاکیەکی بەرنامە بۆ داڕێژراو بێت و لە ئاست ئەو مەترسیانە بێت کە نەتەوە یەکگرتووەکان وەک ڕێکخراوێکی سەتاسەری جیهانی و ڕێکخراوی WHO وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی لە هەرێمی کوردستانە شتێکی ئەوتۆم نەبینیوە وەک ڕۆژەکە. وەگەرنا خۆشبەختانە ساڵی پار پێشبینی یەکەم بۆ ئەم ساڵی شەمان شت هەبێت کە وەزارەتی پەروەردە لە سەرەتای دەستپێکی دەوامەوە چەند ڕۆژێک دانێ بۆ کۆمەڵێک تەوعیە کۆمەڵێک بابەتی هۆشیاری. یەکێک لەو بابەتانە مادەی هۆشبەرە، بەڵام گرفتەکە لێرایە کە کەسانی پسپۆڕ و تایبەتمەند ئەو بابەتە ناڵێنەوە لەوەکە لە چەند خولەکێکە بابەتەکە هەڵپڕوزێنرێ و بڕوا. وەک ئەوەی کە جەنابەت باسی کرد ئەبووای ئێستا هەڵوەتێکی هۆشیاری مانگانەیە خود هەفتانە لە تێکڕای دامەزراوەکانی حکوومەتە بە تایبەتی میدیا وەکردی تەندروستی و بواری ئاسایش و وەزارەتی ناوخۆ، چونکە لە وڵاتانە وەزارەتی ناوخۆ بە پلەی یەکەم لەگەڵ وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستیە ئەم کار و چالاکیانە لە خۆگرێکە بەداخەوە ئێمە وەکو پێویست ناڵێم ئیشیتیانە کراوە ناڵم کار و چالاکیوان نەبووە، بەڵام خۆمان ئەیبینین و جەنابیشتان لەناو کایە میدیاییەکەیان ئەگەر بابەتێکی وهابێ بێگومان دێتە لای جەنابتان و ئیشی لەسەرەکەن شتێکی ئەوتۆمان نەبینیوە کە داواکاریمانەوەیە بە جددی ئیش لەسەر ئەم بابەتە بکرێ و هەوڵی جددی بۆ بدرێت، چونکە وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێدا تەقەیەکی خراپ دراوە لە دەرگای کۆمەلگای کوردی و ئامار و ڕێژەکانی بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەمانە ڕێگەزی گەڵن کاگەنوور و تۆ زۆر بە مەترسی باسێکی باز لەو تەقەیەکەیت کە لە دەرگای کۆمەلگای کوردی ئەیات. بڵێ بە حکمی ئەوەی کە کۆمەلگای
عراقی بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە واڵم چونکە ئێمە پابند بین بە دەوڵەتێکی مرکزیەوە لە ڕێگەی جوازات و هاتو چۆن بابەتانەوە نەمانتوانیەوە کە کراوە بین ئەگەر کۆمەڵێک هاتو چۆمانەوە بێ سنووردار بووە بەڵام دوایی پرۆسی ئازادی عراق ئەگەر تەماشای ئامارەکان بکەین لە کۆی هەموو عێراقا حوت حاڵەتی بەکارهێنان و ینی مامەڵە پێوەکردی مادەی هۆشبەرمان هەبووە تا ساڵی 2023 بەڵام ئێستا ئەگەر تەماشای ئامارەکان بکەین لە هەزارەکان زیاترە لە ناو لە ناو ڕێگەزی مێیان نەمان بوو ئێستا ڕێگەزی مێشمان هەیە بازرگانی بە مادەی هۆشبەرەوەکە بەردەوام ئەگەر تەماشای ئامارەکانی گرتن و گواستنەوە بکەین لە چاکسازیەکانە لە هەرسێ پارێزیاکەیە بۆمان دەرەکەوێت کە ڕێژەکەش بۆ ناو مێردمرداڵانی شاتۆتە خوارەوە. ڕێژەیەک ئامارێک هەبوو کە باسی لەوا کرد تا ساڵی 2030 ئامارەکان بەڕێژەی لە 11 بەرزە بێتەوە زۆر زیاتر بەرزە بێتەوە ئەم ئامارە باسی 10 ساڵی ڕابردوود بووەکەم بەڵام ئەمەی کە بەرزت باسێکی لە ساڵی 2023 کە حوت حاڵەتمان هەبووە لە ئێستاە هەزاران حاڵەتمان هەیە کەواتە نەک لە 11 ئامارەکە زۆر زیاتر لەوەی کە باسەکرێ. بەڵێ ئەگەر ئێمە ڕێگری جددیمان نەبێ لەسەر ئاستی بە پلەی یەکەم حکوومەت و دامەزراوە ئەساسیەکان بێگومان ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی توشبوون بە مادەی هۆشبەر و بازرگانی پێوەکردنی کە کارەساتەکە لێرایە ئامارەکان لەوە زیاترە بن کە باسمان کردو مەترسیەکە لەوە زیاترە بێ کە باسمان کردووە کە بەداخەوە ینی ئەم حاڵەتە بەرەو ئەوە ئەچێ وەک چۆن لە وڵاتێکی وەکو ئێرانە لە وڵاتێکی وەکو ئەفغانستانە یان وڵاتەکانی ئەمریکای لاتین ئێمەش شوێنێکمان هەبێ ئەو کەسانێک کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن لەویا کۆ ببنەوە وەکو شناس و پێگەیەک و شوێنێکی لەوێ بۆەوەن کە سپاس بۆخوا تا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە شوێنێکمان نیە ئەوەیشی کە بەکاری هێنێ بەجزیەوە بەکاری هێنێ پێی بزانرێ لەیان دەستگای ئاسایش و ناوخۆ و ئەو تیمانی کە تایبەتن بەوە دەستگیر دەکرێت نەک تەنها بازرگانەکە بەداخەوە گەسەر لە وڵاتانەیە ئەوانە وەکو ئاسایی مامەڵیان لەگەڵ ئاکرێ و ڕۆژانە لە شوێنی خۆیان ئابیردن. زۆر باشە ئاماژەت بۆ کردلەوەی کە ڕێژەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو بەرزبوونەوەیە بەداخەوە بەڵام لەگەڵەوەی ئەمانەوێت بزانین زیاتر ئەو کەسانەی کە ئالوودەی مادە هۆشبەرەکانە بن لە چ تەمەنێکان ڕەگەزەکەشیان. بەڵێ لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی جیهانی بۆت باس بکەم بە ئاستی جیهانی و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ئاستی جیهانیە لە نێوان تەمەنەکانی 30 ساڵی بۆ خوارەوە تەنانەت تا ناو مناڵانیش ئەم حاڵەتە لە هەڵکشان و داکشانایە بەڵام ئەوەی کە سەرنجمان ناوە لە هەرێمی کوردستانە بەداخەوە لە ناو چینە نەوجەوانەکەیە وەک بەکارهێنان زیاترە بێ ئەگەر تەماشای گرتن و گواستنەوە بکەین لە چاکسازی سلێمانی چاکسازی هەولێر چاکسازی دوهۆک ئەوانەی کە تەمەنێکیان هەیە ئەوانن کە زیاتر بازرگانی پێوەکەری مادەی هۆشبەرەکان وەگینا بەکارهێنەرەکەی ئەوەیە کە لە تەمەنێکی مامناوەندی ژیانیاتی لە 30 ساڵ بۆ خوارەوەیە کە ئەبێتە قوربانی کە ئەبێتە چەکێک بەدەست ئەو کەسی کە بازرگانی مادەی هۆشبەرەکەوەیەوە مادەکە بەو بڕەپارە زۆری کە لە بازرگانی مادەی هۆشبەرەوە دەستیانەکەوێ بەسەر ئەوە نازاغی بکەینەوە بیرمان نەچێ لەسەر ئاستی هەڵسەنگانی نێودەوڵەتیە چونکە بازرگانی مادەی هۆشبەر بازرگانیەکە لە ڕووی داهاتەوە زۆر خێرایە لە دوای چەک و نەوت لەسەر ئاستی جیهانیە طبعا بازرگانیەکی یاساغە بازرگانیەکە قەدەغەیە سێمین داهاتی هەیە لەسەر ئاستی جیهانە ئەگەر بابەتە مرۆیەکەی لێ دەربێنین ئەگەر پرینسیپە مرۆڤایەتیەکەی لێ دەربێنین خاڵی بین لەو هەستە مرۆڤایەتی کە هەمانە بۆ کەسانی چاوشنۆک زۆر ئاسان سەرچاوی پێداکردنی داهاتێکی زەبەلاحە زۆر باشە ئەو چینەی کە بەکاری ئەهێنێت ئاماژەت بکردلەوەی کە زیاتر چینی نەوجەوانە بەکاری ئەهێنێت ئەکرێت بڵێن هەندێک کات بە بێ ئاگای ئالوودەی مادە هۆشبەرەکانە بن بڵێ تەمان باسکردن لە چۆنیەتی توشبوون بە مادە هۆشبەرەکان هۆکار و ڕێکاری خۆی هەیە ئەکرێ یەکێک لەو خاڵانەی کە هۆکارە بۆ توشبوون بە مادەی هۆشبەر ئەوەی جەنابەت بێ ئەویش لەسەر دوو ئاستێکیان کە کەسەکە نەزانانە خۆی ئەکەوێتە ناو بەکارهێنانی ئەو حاڵەتانە بەتایبەتی ئەو گەنجانەی کە لە کافێکانە کە بەداخەوە ئەمە هەموو کافێکان ناگرێتەوە بۆیە ئەو قسەیەم کرد ئەم تێبینێشی لەگەڵا بم ئەکرێ هەنێک لە کافێکان لە دەروی وڵات و لێرەش هەبێ ڕاستە خۆیان ناڕاستەخۆ مادەی هۆشبەری تیا بەکاربێنرێ بە شێوازێکی تایبەتمەند بۆ نمونە لە ناو نێرگەلەیە شێ
بەکارهێنانی هەبێت حەبی ترامادۆڵ و هاڕاوی ترامادۆڵ و یا هەر شتێکی تر با تعلیمی نەبێت باسم با باسینەکە زۆر نەچینە ناو تەفاصیل ئەکرێ ئەو حاڵتانەمان هەبێت چونکە مانوێ نەمانوێ ئەمە لە راپۆرتەکانی ئامارەکانی مادە هۆشبەرەکانە لە حکوومەتی هەرێما زۆر جار دەستگاکانی ئاسایشە ئەماشەی پێکراوە بۆ یعنی باس لەوەکەم و هۆشداریەک کەواتە کەسانێکن بەبێ ئاگا لە کافەیەکە یا لە ڕێ هاوڕێکە و کە جگەرێکی وەگرتوێت تووشی بووە گەشتۆ بە قۆناغێکی مەترسیدار بەڵێ حاڵەتی تریشمان هەیە ئەوانن کە وەک چارەسەر ئەمانەوە چونکە بیرمان نەچێ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان یان هەر بازرگانی پێوەکردنی یاخود دروستکردنی لە بنەڕەتە بابەتێکی یاساغ نییە ئەمانە لە بواری تەندروستیە بۆ چارەسەری تەندروستی بەکارێنێن بەڵام کاتێککە لە ڕێڕەوی خۆی لا ئەدرێستە حەبی ترامادۆڵ کە شایع و باوە ئەزارێ ئازاشکێنە بۆ کەمکردنەوەی ئازار بەکارێنێ بەڵام کاتێک کە تۆ زیاد لە پێویستی خۆی یان بەبێ ڕەچەدەی دکتۆر یان بەکارهێنێ لە دروستکردنی شیشەیە کە جۆرێکی مەترسیدار و کاریگەری مادەی هۆشبەرە ئەو کاتە کەسەکە لە ڕێ ئەوە کە بەبێ ڕەچەتەی پزیشک یاخود خۆی زیاتر بەکارێنێت هەمووی ئازارەکە ناکە وردەوردە ڕایە لەسەری و هەنگاوە بەرەوە بەکارێنانی جۆری تری مادەی هۆش لێوە ئەکرێ ئاشناوەکەی سەرچاوەکەی دەرمانخانەکان نییە دەرمانخانەکان کەواتە پێویستە فلتەریکان هەبێ بۆ مەرج نییە پێدانی ئەم دەرمانە بەو هاوڵاتی کە سەردانیەکات مەرج نییە تەنها ئێستا حەبی تەرامادۆڵ چونکە وەک کەرەسەیەکی سەرەکی لە دروستکردنی شیشەیە بەکارهێنرێ زۆر جار بازرگانەکان بە نایاسایی وەکینا ئەوەی کە دێتە ناو کوالیتی کۆنتترۆلی هەرێمەوە و ئەوەیشی کە ئەدرێ بێگومان پزیشکەکان و ئەوانەیەشی کە لە ناو دەرمانخانەکانان ئەم بابەتە هەروە بە سارایی نافرۆشرێ وەک مادەکانی تر نییە وەک دەرمانەکانی تر نییە و ئەو کەسێشی کە لە ئاستی ئەوایە کە چارەسەر وەرگێ بگاتە ئەو حاڵەتە کە ئازاشکێنێکی تایبەتی هەبێ بێگومان لەوایە کە لەگەڵ بەخێوکاریە لەگەڵ کەسوکاریە لەگەڵ هاوڕایەکە سەردانی ئەو شوێنە بکە ئێستا لە هەموو دنیاە دەرزی مۆرفین کە لە هیرۆینەوە دروسەکرێ کاتێک کە بەکارهێنرێ ئەبێ بنووسرێ بڕەکەی کەسەکەی کاتەکەی شوێنەکەی و پاشماوەکەیشی بگەڕێتەوە بۆ وەزارەتی تەندروستی بەکارێت و چەندێکی بەڵێ بگەڕێتەوە بۆ شوێنی خۆی کە منەمە لە نەخۆشخانەکانی دەرەوە بە تایبەتی زۆر بینی و زۆریش ئیشم لەسەر کردەوە باشە هۆشیاری لێ تاک لە کۆمەڵگەی کوردیا لە چه ئاستێکە ئەگەر نەڵێم هیچ نییە زۆر کەمە ئەوەش هەمووی خەتاکەی ناگەڕمەوە بۆ تاک چونکە تاک ئاگادار نییەم بەم بابەتە ئەبێ ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین لەڕەکەی دامەزراوەکانەوە چ دامەزراوی کۆمەڵایەتی چ دامەزراوەی ئاینی چ دامەزراوە پەروەردەییەکان کە بەداخەوە ئەگەر لە دامەزراوە پەروەردەیەکەوە وەریگرین کە کاریگەری زۆر گرنگی هەیە لەسەر لاوان چونکە لە 6 ساڵی 7 ساڵی ئەو لە ناو کەرتی پەروەردەیە ڕاتە ئەو کۆشێتە ناو زانکۆ بەداخەوە تا ئێستا پرۆگرامێکی تایبەتمان نییە سەبارەت بە مادەی هۆشبەر و کاریگەریەکانی مادەی هۆشبەر کە ئەم بابەتە کاریگەری لەسەر هەم لایانی جستەیی هەیە و هەم لەسەر لایانی دەرونیش هەیە کە بێت لە بابەتەکانی کۆمەڵناسیە لە بابەتەکانی ئاینە لە بابەتی مێژووە لە بابەتی ئەحیایە و حتا بگرێت تەنانەت بابەتی سربەخۆش پرۆگراممان هەبوایە بەشمان هەبوایە باز بکرایە لەوانە باسی ئاسەوارە کۆمەڵایەتیەکانی مادەی هۆشبەر چییە باز لەوە بکرێ ئاسەوارە دەرونیەکانی مادەی هۆشبەر چییە چەندێک بێتەوە هۆی لێک هەڵۆشانەوەی خێزانەکان چەندێک بێتەوە هۆی ئەوەی کە کەسایەتی کەسەکان بەختەوەری ژانی کەسەکان ونکە کە ئەمە بەداخەوە تا ئێستا لە ناو سیستمی پەروەردەیانیمانە و لە ناو کۆمەلگا ئیسلامیەکانی شەکەمە کۆمەلگایەکی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەداخەوە کەمترین حاڵەت باسکراوە تا ئێساش لە ناو کۆمەلگای کوردیا وا باوە کە عەرەق حرامە بەڵام باس لەوە ناکرێت کە بۆ نمونە ئەو ئاماژە جددیە بدرێت کە مادەی هۆشبەرەکە لە چاو عەرەقا زۆر یاساختر و حرامترە وەک پێگە ئاینیەکە کە باس بکەین چونکە کاتێککە ئاینی ئیسلام عەرەقی حرام کردو لەو کاتەیە کاریگەرترین مادەیە کە کەسایەتی ئینسانی خستبێتە ژێر گومان و پرسیارەوە بەڵێ خواردنە کوحولیەکان خواردنە کوحولیەکان لەبەر ئەوە حرام کراوە کە ئەو کاریگەری نەرێنیە لەسەر ئینسان دروستەکە ئەگەر بێت و بە پرینسیپە ئاینیەکەش تەماشای بکەین ئێمە ئەگەر مادەیەکە بێ کاریگەریەکەی لەو خراپتر و زیاتر بێ بێگومان یاساغیەکە
لەما زیاتر کاتێک ئامادەی هۆشبەر کاریگەریەکەی بەدڵنیایەوە زیات بۆیە زانایانی شەرعناس زۆر بەجددی باز لەسەرما ئەەکەن بەس بەداخەوە من وەک پێویست ناڵم نەکراوە وەک پێویست لە ڕێگەی مامۆسایانی ئاینیە و وتاری ئاینیەوە ئەو مەدرسە و بابەتانی کە لە مزگەوتەکانە هەیە بۆ پەروەردەکردنی مناڵان ئەکرێ ئەم بابەتش بخرێتە ناو ئەو باز بکرێ و هەم بەکارێنانی لە ڕووی شەرعەوە هەم بەکارێنانی لە ڕووی تەندروستیەوە پێیان بدرێەوە کۆتا بابەتیش لە ڕووی بابەتەکە و دامەزراوە تەندروستیەکانەکە بەجددی هەڵمەتی هۆشیاریان پێم بڵێ لێرە ببرە ڕاتەگرم ئێستا پێم بڵیت کەسێک مادەی هۆشبەر بەکاربێنێت چی لێ بەسەریەت باشە بۆ هەموو ئەو کەسانی کە زانیاریان سەبارەت بە مادەی هۆشبەر نییە کەسێک مادەی هۆشبەر بەکاربێنێت چی لێ بەسەریەت و چی لێ وەرەگیرێتەوە لەناو کۆمەلگایە بڵێ بەم وشەیە دەست پێکەم کە ژیانی لێ وەرەگرێتەوە چونکە ئەم کەسە کۆی پرۆسی چالاکی خۆی ئەکا بە قوربانی بەکارێنانی مادەی هۆشبەر چونکە کەسێک کە مادەی هۆشبەر بەکارهێنێ وەک ئاماژەم پێدا لەسەر دوو ئاست ئیش لەسەر تێکشکانی ئەو کەسەکە لە ڕووی دەرونیەوە تووشی چەندین نەخۆشی دەرونیەکە لە ڕاڕایی لە خەمۆکی لە هەڵچوونی دەرونی لە تووڕەونێکی بەردەوام لە کردنی بە کەسێکی تاوانکار و سزاکار بۆ گەورەترین مەترسی لەمەیە ئەوەیە کە ئەو کەسێک کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە کاتێک کە مادەکەی لێ ئەبڕێ ئالوودە ئەبێ ئەگەر دەستی نەکەوێ هەتا ئەو پەڕی سنووری تاوان ئەڕوا بۆ ئەوەی کە مادەکەی دەستکەوێ لە کوشتن لە دزی لە هەر جۆرە تاوانێک کە تۆ بەمێشتا دێت ئەگەر لە یوتیوب لە سەرچاوی فەرمی باڕپێکراوە تەماشا بکەی بپی کاریگەری مادە هۆشبەرەکە گەورەی تاوانەکانت بۆ دەرەکەوێت کە لە ڕووی نەفسی ئەوم کەسە بۆ دەستخستنی مادە هۆشبەرەکە پەنا بۆ هەرچی جۆر تاوان هەیە ئەیبا و لە ڕووی جستەیشەوە بەپی جۆری مادەکە لە نەزانینی بڕی بەکارهێنانەکەی لە بەردەوامی لەسەر بڕی بەکارهێنانەکەی تا ڕادەی مردن ئەڕایسە مادەیەکی وەکو هیرۆین ئەگەر لەو بڕە میلیگرامەی کە دیاری کراوە زیاتر لێک جارە بەکاربێنێت دەمارەکانی تەخێن و هەر ڕاستەخۆ لەوایە تووشی لە دەستدان و گیان لە دەستشوونی یەکات ئەیتر بگرە بۆ ئەوەی کە ئەبێتە سەرچاوی لە دەستدانی داهات ئەو کەسە توانای ئیشکردنی نامێنێت لە کارەکەی دەرەکرێ ئەبێتە کەسێکی شەڕەنگێز لە ناو خێزانیا ئەگەر باوکێک بێت توانای کارکردنی نامێنێ ئەبێت هۆی هەڵۆشانەوەی خێزانەکە ئەبێتە پێشنگێکی خراپ لە ناو خێزانەکە یا بۆ مناڵەکانی ئەبێتە کەسێکی شەڕەنگێز بۆ کۆڵانەکەی و هەروەها چەندین بابەتی ترکە کاتی بەرنامەکە زۆر ئەوە نمونەمان بینیوە باوکە بۆتە بکوژی مناڵەکانی کوڕە بۆتە بکوژی دایک و باوکی چەندی نمونەی لەو جۆرەمان زۆر باشە لەگەڵۆشەکە و هەموو زیانەشی هەیە هەندێک جار لەوەی کە بازرگانەکان کە بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە ئەکەن بەڵام ئەبینین لەوەی کە خۆشیان بەکارهێنەر نین بەڵکو چینێکی تریان کردەوە بەکارهێنەر بۆ خۆشکردنی ژیانی خۆیان کەواتە بە ئێستا بین باس لەو یاسایانە بکەین بۆ ئەو کەسێک کە بەکاری ئەهێنێت و ئەو کەسێکی کە بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە ئەکات طبعا یاساکان بەپێی وڵاتەکان جیاوازی هەیە لە ساڵانی پێشووترە لەو وڵاتانەی کە یاسای لە سێدارەدان بەرکار بۆتیایە کە ئێستا لە سەراسی جیهانی زۆر کار لەسەرەوە کراوە کە یاسایی لە سێدارەدان نەبێت سزادانی بنکردنی هەتاییە بێ تا لە سێدارەدان ڕۆشتووە ئێستا لە هەرێمی کوردستانە بەپێی ئەو یاسایی کە لە ساڵی 2020 بۆ مادە هۆشبەرەکان دانراوە لە بەکارهێنەر جیاوازە لەوەی کە بازرگانی مادە هۆشبەرەکانە لەوەی کە یەکەم جارێتی بەکاری هێنە جیاوازە دەوەی کە ئەگەڕێتەوە سەرمادەکە ئەوەی کە هەیە لە 30 ملیۆن دینار و زیندانی هەتایی بۆ بازرگانی مادەی هۆشبەر دیاری کراوە زیندانی هەتایی و لەوەشی کە بەکارهێنەرە لە 6 مانگ و لە 5 ملیۆن و لە ساڵێک زیاتر نەبێت بۆ بەکارهێنەرەکە هەیە بۆچی ئەم بابەتە لەسەر بەکارهێنەرەکە سووکە چونکە بەکارهێنەر بیرمان نەچێ قوربانیە وەک هەر نەخۆشێکی ئاسایی بەپێی ئەو یاسایانەی کە ڕێکخراوی WHO تەندروستی جیهانی دایناوە وەک نەخۆش تەماشاکرێ ئەم کەسە ئەبێ جێگەی بەزەیی بێ بەداخەوە نەخرێتە ناو چاکسازیەکانەوە کە لای ئێمە ناو چاکسازیەکانە دانرێت لەبەرەوەی کە تا ئێستا نەخۆشخانەی تایبەتمان نییە ئەوەی کە لە زمانی عەرەبی پێوتری ئیعادە تەئهیل واتە دووبارە ڕاهێنانەوەی ئەم کەسە ئەبێ وەک نەخۆش تەماشا بکرێ لە ڕووی دەرونی و لە ڕووی جستەییشەوە کاری لەسەر بکرێ کاریگەری ئەو مادانە لە جستەیە لەسەر دەرونی
تەواو بکرێت دەربهێنرێ کۆتایی پێ بهێنرێ و بگەڕێتەوە ناو کۆمەلگا و ژیانێکی ئەوەی لای ئێمە هەیە لەو 6 مانگی کە باسێکی یان با بڵین ساڵ 2 ساڵ لەو ڕاگررتنی ئەو کەسە کە ڕاگیراوە بە پاکیەچێتەوە ناو کۆمەلگا نەخێر لەبەر ئەوەی ئەو ئیشە لە ناو چاکسازیەکانە ناکرێت ئەو ئیشە لە ناو نەخۆشخانەی تایبەت ئاکرێ بە پزیشکی تەندروستی تایبەت بە پزیشکی دەرونی شەکرێ چونکە وتم کاریگەریەکە کە لێسەندنەوەی ژیانە تووشی نەخۆشیە دەرونیەکانیەکە و تووشی نەخۆشی جستەیەکانیشیەکە یخۆمە لە ناو چاکسازیەکان هاتۆ لەوەکە مانگی جارێک هەفتەی جارێک یا بگرە ڕۆژانە ئەگەر شتی وا هەبێ دکتۆرێک سەردانی ئەو شوێنە بگا ئێمە خۆمان دەزانین کەسێک کە تێکچووری باری دەرونی بۆ دروستێ بە ئاسانی نایەتەوە ناو کۆمەلگا کەسێک هەر ئێستا قوتابیانی پۆلی 12 کە لە ناو پرۆسی تاقیکردنەوەیان تەنها بە ئەنجامدانی تاقیکردنەوەی سترێسێکی لەسەر دروستە بێت تۆ ئەگەر ژەهرێکی کوشندەی وەک مادەی هۆشبەر کارەساتی بۆ دروستکە بێگومان ئەمە بێت لە ناو نەخۆشخانەیەکی تایبەتە بێت لە ژینگەیەکی تایبەتە بێت پسپۆڕی تایبەت بەپێی چۆن پزیشکی تەندروستیمانێ هەرێکە پسپۆڕی لە حاڵەتێکە هەیە نەخۆشیە دەرونیەکانیش پسپۆڕی تایبەتی هەیە ئەمە ڕابهێنرێتەوە کە بێگومان لە 6 مانگ بۆ ساڵی پێویستە کە بە بەردەوامی لە ناو چاکسازیەکان نابێ و بڕێک پاری بەهاشیشی ئەوێ بەداخەوە تا ئێستا نەخۆشخانەی تایبەتیان شوێن و ژینگەی تایبەت بە دووبارە ڕاهێنانەوە لە هەرێمی کوردستانە بوونی نییە ئەوەی ئەکرێ هەبێن نەخۆشخانە دەرونیەکان کە مەرجنی ئەوەی چۆن نەخۆشخانەی دەرونی بەکارێنەری مادەی هۆشبەری شوێ سوود لەوانە وەرگیرابێ بەس وەک شوێنێکی تایبەت بێ بەوە و پرۆگرام و بەردامەی تایبەتی هەبێ بەداخەوە نیمانە باشە چالاکی لە ناو قوتابخانەکانە کەم ئەبینرێت ئەگەر هەش بێت بەڵام ڕێژەیەکی زۆر کەمە ئەمە بۆچی ئەگەر ڕێنمایی بە خوێندکاران بە تەمەنێکی نەوەجوان بدرێت ڕەنگە کەمترین حاڵەت تووشی مادە هۆشبەرەکان و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ببن بەدڵنیاییەوە هەموو جۆرە هۆشیاریەک بەڕێژێ لە زۆربۆکەم کاریگەری سوودی خۆی هەیە من لە چەندین دیمانە لە نووسینە باسم لەوە کردووە کە ئەوێ وەزارەتی پەروەردە ئیشی جدی لەسەرەوە بکە چالاکی نەوعی هەبێ نەک چالاکی هەبێ وەگەوەی کە لەسەرتاوە ئاماژەم پێدا تۆ لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندنە مامۆستایە کە هیچ هۆشیارێکی نییە تەنها نامیلکەیەک کە کۆمەڵێک دێر لەسەر مادەی هۆشبەر وتراوە کە ڕەنگە مامۆستاکە خۆشی شارەزای بەدڵنیا ویستم ئەوە باش کە مامۆستاکە هیچ شارەزایەکی نیە چەند دێڕێک لە نامیلکەیەکە 2 لاپەڕەیە 3 لاپەڕێ دراوە بۆ مامۆستایە فەقیرەویش بۆ خۆی خوێنێتەوە زانیاریکی ئۆتۆ نابەخشێ ئەمە پێویستی بە سیمینار هەیە پێویستی بە پزیشکی تایبەتمەند هەیە کە سەردانی قوتابخانەکان بکە پێویستی بە دیمەنی بینراوی دیکۆمنتی هەیە کە ئەو کەسە بیبینێ کاریگەریەکان ببینێ کە من خۆم لە وەرکشۆپەکانە کە قسە لەسەر ئەمە یەکەم پێش ئەوەی کە داتاکان بڵێم پێش ئەوەی کە باس لە شتەکان بکەم پێکەوە با تەماشای ئەم دیمەنە بکەین ئەو کاتێک لە دیمەنەکەەوە کۆمەڵێک بیرکردنەوەی بۆ دروستە بێ ئەزانەیەکە ئەوەی کە من بە وتن ئەیڵێم ئەوەی کە بن بە نووسین لە سلایدێک ئەیڵێم نەتیجەکەی ئەو ڤیددیویانەیە کە ئەی بینێ چونکە بیرمان نەچێ جۆرێکی ترسناکی مادە هۆشبەرەکان ئەوانن کە پیانوتەی خەیاڵهێنەر مرۆڤ لەسەر ئەو خەیاڵە ئەژی کە وەهمە هەر هەمووی لەم واقعی ئێستا دەریەکە گوێی لە کۆمەڵێ دەنگە بێ کە لە ژیانە بوونی نییە کۆمەڵی خەڵک ئەبینێ کە مردون و ئێستا یەنەوە خەیاڵی حاڵەتێکی دیا دروستەکە ئەو کەسەی کە ئەی بینێ شەڕەنگێزەوە ئازانێ کە ئێوێ ژیانی ئەو کۆتایی پێ بێنێ پەلاماری بە هەوڵی کوشتی بە ئەم دەست پێشەخا پەلاماری ئەوە خاڵێکی لەم هەموومانەی باس کرد هیچ خاڵێکی خۆش و باشی تیانە نەخێر تەنها کۆمەڵێک بیرکردنەوەی ئەرێنی مزەیەف جوانکراو هەیە لە ڕێگەی بازرگانەکانەوە ئەوتێ وەک چۆن کەسێک کە مادەیەکی کوحولی ئەخوا بۆ ماوەیەک ئاگەی لە دنیا نامێنێت لەو خەمی کە هەیەی دوورەکەوێتەوە بەڵام لەگەڵ بەهۆش هاتنەوەی خۆی خەمەکانی وەکو خۆیەتی و بگرە زیاتریش بووە چونکە بەوەی ئەو تۆزە لەوەکە جوڵە و شتێشێوێ ئەویشی لەدەستدابێ مادە هۆشبەرەکان لەوە مەترسیدارترە ئەو کاتە خەمەکانی زۆر زیاترەکە چونکە تۆ بە بەردەوامی ناتوانانی ئەو مادێ بەکاربێنی بەڵێ کۆمەڵێ لە مادە هۆشبەرەکان ئەکرێ وزە و توانایەک با وەکو چالاکەرەکان بە ئەو کەسەی کە بەکاری هێنێ بەڵام بە پێچەوانەوە کاتێک کە لە بەکارهێنانەکەی دوورەکەوێتەوە ئەبێتە هۆی تێکشکانی ماسوودکەکانی ئەو هێز و توانایشی کە هەی بووە ئەو کاتە ئەبێتە کەنەفتێکی سەرجەگە ئەگەر بە بەرداوی بەکاری بێنێەوە دەزانی ژیانیش زۆر باشە میدیا هەمیشە سەرچاوەیەکی باش بۆ گەیاندنی
هۆشیاریەکان بۆ گەاندنی پرسە گرنگەکان بەڵام لە هۆشیارکردنەوە بەرامبەر بە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ڕۆڵی چی بۆ ڕۆڵێکی پاشی گێڕاوە هۆشیارکەرەوەیکی زۆر باش بۆ ناو کۆمەڵگەی کوردی بە تایبەتی بڵێ وڵی بە من بڵێم بڵێ و نەخێر مام ناوەند نا بڵێ و نەخێر ئەبێ بڵێم بڵێ ڕۆڵی گێراوە نەخێر ڕۆڵی نەگەێڕاوە لەوە کە هاوکاریش بووێ ئەسەم قسەیە جێگەی پرسیارە بۆچی ئەم قسەیە کە من ئەیکەم پەنجەی تۆمەت نییە بۆ کۆمەڵێک دەستگای میدیایی بڵێم هانی ئەیە چۆن وتمان نەخۆشێک هەیە کەسێک هەیە بە نەزانانە بۆتە هۆی ئەوەی کە تووشی مادەی هۆشبەر بێ بڵێ ئێمە درامایەک هەبوو لە یەکێک لە کەناڵەکە ئێرانیەکانە پەخشکرا دواییش لای خۆشمان پەخشکرا کە باسی لە کۆمەڵێک بە بەڵگەی تاوانکاریە کرد لە دیاردەیەکە بەپێی ئامارەکانی دوای ئەو فیلمە کە تۆمار کرا و پەخشکرا ئامارەکانی تاوانکاری بەوەی ئەو زیاتر لەوی زۆر زیاتر بوو بەداخەوە کۆمەڵێک میدیای ئێمە هەیە کۆمەڵێک دراما یان فیلم یان بابەتی دیکۆمنتاری پەخشەکە بێئاگال لەوەی کە ئەمە کۆمەڵێک دیمەنی تایە باز لە بازرگانێکی مادەی هۆشبەرەکە کەسێکە کە بەکارهێنانی مادەی هۆشبەرە مەرجیە هەموو ئەو کەسەی کە بینەری شاشەکەی بەڕێستانە مەبەستم بەڕێستانە ینی جەنابنا ئەو شاشە میدیایانە ئەو بابەتە وەک خۆی وەرگێ یا ئەو بابەتە ئەو هۆشیاری تیادرابێت کە ئەمە زیانمەندە ڕاستەخۆ هەمان شتی ئەو دووبارە کاتەوە وەک چۆن باوکێک پێشەنگێکی خراپە شاشە میدیایەکانیش مامونێتە هۆی ئەوەی کە هاوکارێک بن بۆ گەشەکردن و ئەمڕۆ ئەگەر میدیایەک شیکردنەوە بۆ مادە هۆشبەرەکان کات شیکردنەوە بۆ نرخەکەی کات شیکردنەوە بۆ شوێنی فرۆشتن و بڵاوبوونی مادە هۆشبەرەکان کات ئەمە هۆکارێک بەبەوەی کە کەسێک ڕابکێشێت فێری مادە هۆشبەرە هەرگیز لەگەڵ ئەوە نیم کە باز لێرە باز لە مادە هۆشبەرەکە بکەم چییە و کاریگەرەکەی چییە و چۆن بەکارهێنرێ ئەمە مەترسیدارە باز لەوەکەین کە ئەم بابەتە چ زیانێ بە تەندروستی و بە لایەنی دەرونی کەسەکە ئەگەیەنێ ئەبێتە هۆی چ قەیرانێک لە کۆمەلگایە سەر هەڵەیە خاڵێکی کەش بە ئیزافە بخێنە سەر بابەتی میدیا سۆشیال میدیایە ئەم سۆشیال میدیایە خۆمان زین بێ سانسۆرە بێ کوالیتیە تۆڕی ئینتەرنێت لە وڵاتی ئێمەیە بە تایبەتی تا ئێستا سانسۆری لەسەر نییە کە ئەکرێ ڕێگەیەکی زۆر ئاسان بێ بۆ خۆناساندن خۆ عەرزکردنی ئەوانەی کە بازرگانی مادەی هۆشبەرن و بۆ بە نێچیرکردنی ئەوانەیشی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن کە ئەکرێن نەخوازراوانە تووشیان بکەن لە پێدانی حەبێکەوە بە ناوی حەبێکی ئازاشکێنەوە جگەرەیەکەوە ئێمە جگەری حەشیشمانەیە وەکو هەر جگەرێکی ئاسایی کە کێشرێ زۆر جار دانەیەک بە خۆڕایی دوان بە خۆڕایی ئەمە داوەکەیە دوای ئەوە کابرا کە داوای ئەوەکە کەسەکە کە داوای ئەوەکە بەداخەوە ئەو کاتە پێڵێت و کەوتیدە ناوتەڵەیەکی ئاوە و بەم شێوازە تۆ ئەتوانین لەگەڵ ما بەردەوام بی و جایی واشەیە بە ناوی خوازراوە بە ئەکاونتی خوازراوە ئەم حاڵەتانە زۆر هەیە کاتێکە بە شوێنیاچی ئەنجاوکو ئەزانێ چکارە ساتێک حاڵەتێک قەوماوە جا ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ناو سۆشیال میدیایە ئەوەندە زۆرن ئەشێ منوتۆیەک کە زۆر خەممەن کۆمەڵێک پیج و کۆمەڵێک ئەکاون نەبێ شارەزاییمە نەیە بەس کەسەکانی خۆیان پەلوپۆیان ڕێگوڕیشان بە هەموو لایەکە داکوتیەوە بە تایبەتیش ئەزانین خەڵکانێک کە هەموو جۆرە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنن کۆمەڵی تۆڕی کۆمەڵایەتی هەیە لە ئاست و پێگەیەکی وایە نییە کە هەموو کەسێک ئەکاونتی هەبێت ئەوان زووتر ئەبنە نێچیری ئەو حاڵەتە کاگەنەوە لە کۆتاییە بە کورتی ڕێنمایی بۆ دایکان و باوکان چییە هۆشیاری بۆ نەوجەوانان بە کچ و کوڕەوە چییە کە ئالوودەی مادە هۆشبەرەکان نەبن بەڵێ ئەبێت دایکان و باوکان هۆشیاری تایبەتمەندیان لەسەر یەکەم مادە هۆشبەرەکان هەبێ هەم لە ڕووی بەکارهێنانیانەوە بۆچی لە ڕووی بەکارهێنانیانەوە لەبەرەوەی ئەگەر خوانە خواستە ئەم مناڵە بەکارهێنەری ئەم مادەی هۆشبەرە بوو بزانێ کۆمەڵێک مؤشرات هەیە کۆمەڵێک ئاماژە هەیە بزانێ ئەم مناڵی تووشی ئەمە بووە دووەم پەیوەندیەکی تۆکمە لە نێوان ئەم مناڵە ئەم دایک و باوکە هەبێ پەیوەندیەکی داپچڕا و لێک ترازانیان نەبێ بۆی ئەم مناڵە هەمیشە ئەم ماڵە بە ماڵی یەکەمی خۆی بزانێ هاوڕێکەی کافیەکان چوونە دەرەوەی شەوان ئەمانە ژینگەی ئەو نەبێ و هەروەها بینەوە ناو دامەزراوە پەروەردەییەکان کە هاوبەشی دووەمی ماڵەکانن
کاتێک کە تۆ ئەم تاکە ئەبێتە ناو خوێندنگەوە بە تایبەتی من خۆم کە سپۆڕێکی پەروەردەییم ئەزانم ئەم مناڵە لەم ژینگەوە کە هاتووە لەگەڵ ئەم ژینگەیە چۆن تەفاعولەکە چۆن بەریەکەوتنیان هەیە لە چه ئاستێکایە بۆیە ئەکرێ وەزارەتی پەروەردە ئیشی جدی لەسەرەوە بکە کە هاوکارێکی دایکان و باوکان بێ ئێمە ڕۆژانە و نەک ڕۆژانە ببوورە مانگانە یاخود ساڵانە چەند جارێک کۆبوونەوەمان لەگەڵ کەسوکاری تەلەبایە هەیە بابەتێک یان چەند بابەتێک سیمیناری تایبەت بێ بۆ کەسوکاری تەلەبە لەسەر ئەو حاڵتە چۆن هۆشیاری بی بە خوێنکار چونکە هەمومان کە مناڵمان هەبوو کە خاوەنی مناڵ بوون دایک و باوبووین بە دڵنیایە و مناڵەکان ماچێتە خوێندنگە کەواتە هیچ کامان بێبەری نابین لەوەی کە هۆشیاری لەسەر ئەو مادەیە وەرگین بۆیە خێزانەکان و دەستگا پەروەردەییەکان هەردووکیان پێکەوە ئەتوانن هاوبەشی جدی بن لەوەی کە ڕێنمایی زۆر باش و تۆکمە و پتە و بدەن بەو بابەتە و ئەوەی ئەگەر لە خەیاڵی منیشا هەیە خۆی گەورە بۆمان بکە ئیشم لەسەرەوە کردووە کە ڕێبەری تایبەت بەو بابەتە هەم بۆ کەرتی پەروەردە هەم بۆ دایکان و باوکان ئینشەڵا لە داهاتووە هەمامێ بە زمانی کوردی و ئیش لەسەرەوە بکەین لە کتێبخانە کوردیەکانە بەردەست بێ دەست خۆش بێت سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ جەنابتان بەڵێ خۆشەویستان